بول لباخشان دخنانه شقيلي قولان دشنه ويالم سيزان نام دوينه داي داي واي 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 بارانا ساكن بمكرا داي داي واي 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 بارانا دو أورد الصوت وهم الشيء كي راديو قريان كاميران فرداغي خوشويس ساقي بجاو من ميبيا راجي بساز ونايبيا ساقي بجاو من ميبيا متري بساز ونايبيا أول حياة لسرني روكي نشاط الموني أول حياة لسرني روكي نشاط الموني كيف السفاوي تويا دنجو صداوي تويا دنجو صداوي تويا بوحي شجايا بدايا خۆشەویستانم ئازیزانم بەڕاستی نایکەم بەم نەتبەستە کەسەوە بەس بۆ خۆیان زۆر هیلاکەم بەدەست ڕادیۆی گەڕیانەوە لەبەرەوەی بارێکی ترە لە بارە قورسەکانی کە خستمە سەر شانی خۆم بەدەر لە چالاکیەکانی کۆمەڵی هونەری میلی و قاوەخانەی کەلتوری زەردەشت بەخوا هەمووشیان هەمووی کاری خۆبەخشی قازانجەویستە هیچی تا ئێستا ئەوە نەبووە کە بتوانێت بژێوی ژیانی خۆتی بێدامی کە ئەمانە تەنها من بۆ لە پێناوی ئەم شارەیە کردوومە لە پێناوی پایتەختی ڕۆشنبیری یەکەمێک لەمەوە پێش لەگەڵ برای خۆشەویستم کاکامەرانی باخچەکان قسەم کرد کاکامەرانی کوڕی کاکساڵحی کارگەچی کەسایەتیە دیارەکانی شاری سلێمانی کە ئەندامی ئەنجومەنی شارەوانیشە بەڕاستی من کەسانی چۆکەوە بە کارەکان و بە ماندووربوونی ئێمە بزانن زۆرە بن بۆ لای منەوەنی کەسانی وەکو ئێوە کەموو کاتێ پشتیوانن بە کۆمنتەکانتان بۆ من هەموو دنیاە یان خەڵکێکەڵێ برادەرێک تەلەفۆنی بۆ کردم پێش هەموو شتێوتی چه حیزبێکە لە پشتام ڕادیوتم بەخوا هیچ کەسێک خوا ئاگادارە وتی ئەی چەندی تێچوەتم وەڵی تشتێکی تێچووە هاچەندێکی تێچوە لەم کاتەیە مووی لە بژێ و لە قوتی ماڵ و مناڵی خۆم پرۆژێمدانەوە ئەی بۆچی باشە وتم وەڵی بۆ ئەو باشە خەڵک پێویستی بە گۆرانی و بە مۆسیقایە خەڵک پێویستی بەوەی دڵی بیتەوە چکە خەڵک دڵی هەمووی داخراوە خەڵک هەمووی ئەو تۆ سەیری ڕێژەی مردن کە هەر لەناو تۆڕە کۆمەڵایەتەکانە بەڕاستی مردن ئەوەنە زۆر بووە هیچی کۆرۆنا نییە خۆشەویستان هەمووانی کە تا ئێستا بە کۆرۆنا مردوون لە ماوەی 3 مانگە ڕەنگ لە 250 کەس نەبێ بەڵام تۆ سیر کە بزانە چەند کەس ئەمرێ ڕۆژانە چەند گەنج ئەمرێ چەند کەسی گەنج جەڵدە لێیە بەڕاستی خەڵک هەمووی ژیانی بۆ بە دۆزەخ لەبەرەوە من کە ئەم ڕادیۆ دیارە لە پێناوی ئاسوودەی ئێوەیە هەستم کردووە کە خەڵک پێویستی بەوە هەیە کە دڵی بیتەوە بۆیە لە ڕێگەی ڕادیۆکەمانەوە لەم ڕۆژاییدا تۆ چەندین بەرنامەی زۆر هەوڵین ڕەنگاڕۆنگ و ڕەنگاڵەیی بێت بۆتان بەرنامەی هەمە ڕەنگتان بۆ پێشکەشەکەین بۆ نمونە بەرنامەی هونەری لەگەڵ هونەرمەندانە بەرنامەی تەنزامێز و کۆمیدی و قسەی خۆش و لەگەڵ چەندی هونەرمەندێکی ناودارە بۆی بتوانین لەگەڵتان نبین بۆی لەم هەموو خەم و خەفەت و مەراقەی دنیا تۆزە دوورتان خینەوە خۆشەویستانم من ئەوەی ئەرکەکەی منە ئەیتر ناڵم برادەرەکەم بە ناوی پیرۆزبایی و تاقیقێکی باشی لەگەڵ کردم باشایی چه حیزبێک پشتیوانتەوتم بەخوا کەس ئەی چۆن یارمەتی دێنتم کەس یارمەتی نێوم بە شانازیشەوە لەم باوەڕتان هەبێ یەکەم بەرناممان پێشکەش کرد هەفتەی ڕابردوو ناو ستۆدیۆکە بە شێوازێک گەرماڵی ساونایە ینی لە ساونا چێ تەنانەت ناتوانین سبریتێ فێنکەرەوەیەک موبەریدیەک لەناو ستۆدیۆکەکە دانێ ئێمە سبینێ بەرنامەی حەڵقەی دووەمە لە ئێستەوە پێتان ڕاگەێنم ئەوە بڵم لە ناو ساوناوە پێشکەشێکین ئەنی ناو ستۆدیۆکە لەگەڵ ساونایە فەرقی نییە دانیال ئەزری هونەرمەندی تاقانەی کورد لە ئیسرائیل سڵاو ڕێزمەیە من ماستەکەم کاکە دانیال جان
خۆشەویستی هەوڵێن لە ڕێگەی لایڤەکانمانەوە کوردانی تاراوگەشت زۆر سوود لە بەرنامە لایڤەکانمان ببینن بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان من سوپاسان دەکەم کاکە دابانجیان خۆشەویستی کاکە دابانی برام مژدەیەتان نێمە کە سایتەکەشمان تەواو بووە هەر www.radiogarian.com ئەوە سایتەکەمانە و پەیجەکەشمان خۆتان زانین پێیج رادیۆ میلی گەڕیانە و رادیۆکەش لەسەر شەپۆلی FM 94.1 کاکە دانیالجیان تۆ هەروژیت بە قوربانە بم بەس نییە تۆ سەری ئێمەت بەرز کردێتەوە لە ناو ئیسرائیلە بە گۆرانیە خۆشەکانی کاکە دانیال زۆر سپاس کاکە میرانجیان خۆشەویستم خۆ دەزانێت ئەم دنیای هەموو بۆ بە قەیران بە کۆرۆنا بە ناخۆشی بە نەخۆشی ئەگەر گۆرانی نەبێ وەڵڵا خەڵک جەڵدە لێ کاکە ڕێبەر مەسۆیی من ئەو چاوانە و ماجەکەم ڕۆژ نییە گۆرانەکانی تۆ نەبێتە هۆی کە ئاسوودەی بەخشە بە هەوادارەکانە بە خۆشەویستانمان لە ڕادیۆی گەڕیان گۆرانەکانی ڕێبەر مەسۆیی ڕۆژانە بەڕاستی ئەوەنە میلی خۆشە ئەوەنە میلیە کە دڵەکاتەوە کاک سیروان جەلال سڵاو دەگاتە لەبجا کاک سیروان بەداخەوە نەبەخوا بە جیرفانێکی بەتاڵە و ڕادیۆم داناوە هەرەوەی ناو شاری سلێمانیە جارە پەخشمان هەیە بەڵام دڵنیام ئەگەر توانین تۆزە کارەکانمان بەرینە پێشەوە هەوڵ بن پەخش بگەینینە هەموو شارەکانی کوردستان بەم نزیکانە هەر نەبێت لە ڕێگەی ئەپلیکیشنی رادیۆگاردنەوە کە لەناو مۆبایلە هەیە یا لە ڕێگەی لایڤەکانەوە هەندێک جار توانم ئەو بەرهەمانتان بۆ بجێزمەوە ئەمە ڕادیۆکە ڕۆژانە ئەتوان ئەم بەرهەمە میلیانە زیاتر پێشکەشەکەین من ناڵم بە هەموو شێوەیەک کیبۆردمان ڕەت کردوێتەوە بەڵام هەوڵین زۆربەی گۆرانیەکانمان بە ئامێرە میلیەکانی زەرب و باڵەبان و سەنتور و کەمانچە و دەف و جوزەلە و ئەو ئامێرە میلیانی کە کورد بەکارهێنەوە هەندێک جارێش کیبۆردیش تاموچێشی خۆی هەیە سپاسانەکەم